بەسوی مەکە مەلا تای گوتی لە تازەشی دەمخین گوتی لە تازەشی دەمخین گوتی قورئانم خین گوتی یەکار گوتی مامۆستا یەک قیسە دیکەم کە وەڵا من جێمان سوو وەڵا گوتی ئەم شکەمم کرد گوتی ئەو جارە خیندم گوتی یەکەش کە هات گوتی مامۆستا بڕەک سەوتی دێتەم بێت گەلە خۆشە وەڵا جێمان لێ نیم گوتی ئەم گوتم ئەوە یەک دەرێ زیاد بوو یەک دەرێ کەم کە وەڵا ئەم نازانم بەجێ چێکم گوتم ئەوە چێ گەورەی ئێرێ گوتم وەڵا ئەوێ هەوە گوتی جەلا ئەم چی قڕکەل و سمێنی گەورە بڕەش کردەوە گوتی تا ئێرە وەرە تخوا گاسکەن گوتی هات گوتی وەڵا ئەوە یەک دەرێ یک دره کم که یک دره زیاد کرد. یک دره کچ کش. یک دره آو گویی مامۆستا بە خۆی دەزانێت گوتی چێ دەرێ گوتی ئەوانە گوتی کار سەماعەکەم دێ گوتی لاستەکەمان دایە گوتی جەماعەت مامۆستا بە کەیفی گوری خۆی دەخیت گوتی کەس قسەی نەکرد گوتی ما تۆ هەلێن ئەجا یەک لەو بەرنامانە بابم بەشداری کرد بەرنامەکە ها خۆش بوو کاک سەباح هەیە باسی حەجیان کرد بوو کاک مەلاخوات لە حەجێ بام ساری 77 چوو بوو ئەو کاک سەباحیش مەجموعەشی تازە هینا بوو کە تازە دەستنە حەجێ بزانی ئەو وەختی کو بوو ئێستا کو بوو پێش بەرنامەی بۆ دوێ بابم مامازیەوە باسی ئەوەی دەکەین کوچی حەجێ بابشم بۆیت کورە من 77 چوومە حەجێ عەبشە و عەب ڕۆژمان پێ دەچوو هەتا دەچووین دەهاتینەوە مانگێکمان پێ دەچوو ئەو هابوو ئەزیەت و ئازار بوو دەیگو ئەلعانیش کێک و پسێکت دەنەدەن وەرە خوارە ئەوە مەدینە وەڵا هەمووی جێڕابەوە دەستنە ناو بەرنامەی دەستنە ناو بەرنامەی ئەوە خۆ ڕاستە خۆ نەبووە لە ڕاستەوە خۆی دەرێ مام ئازی گوتی ڕووی لێ دەکات دەرێ مام ئازی دەلۆ مام جۆڕە کوچی حەجێ ساری قەدیم بام دەرێسە خۆ عقاید نییە ئەدی هەموو لۆ نەجێڕاو دەمێدی ئەویش دەرێ کورە ئەخەر مام ئازیەوە پێش بەرنامەی بووە وەلا عاسری بەرنامەکە دەست پێ دەکات ئەوزە لە هەمووی خۆشتر ئەوەیە کە بەرنامەکەی دەستیان پێکرد بوو بابشم باسی ئەوی کرد بوو گوت بووی لەوێن دەرێ یەکە کچوویمە گوتم تو حەزت نەکردیە گوت بی ناوەڵام تا ئێستا حەزم نەکردیە بابشم بۆ قسەم پێ گوتم لۆ عەزت نەکردیە لەوێن دەریش مامۆستایەکی لێ بۆ مامۆستایەکە سمێر و دێنی هەم تراشی بوو ڕەدی بابمیدا بۆ ئەوها لاکتەکە دەکەوتە کنەوی جەماعەت زۆر دانیشتینە گوتی ڕەدی بابمیدا بۆ بینابی قسەی بە خەڵکی برێ لەوێن دەرێ نەوەی ئەبوو جەهلی لێ مایە و نازانم چ ئەو قسانە کرد بام دەگۆ لاکتەکەم بگەینەوە کنی شعرەکەم دانە ئەم باش بوو نەگەیشت بۆ کنی ئەمەش گوتمان شعرەکە چییە گوتی دەمگۆ دنیا بوویتە فەنتازی عالەم بوویتە سەربەخۆ خوددا نیعمەتی زۆر کردیە گەنم و خوورما و برنجی عەمبەر بۆ ئی دائیرەی سمێر و ڕدێنی تراشی ئەوەیە مۆدەی ئەوڕۆ ئی دائیرەش قەیدی ناکە مەلا ئەتولۆ وڵاتمانە ئەو برایی نابینای ئەتوو ئەوەش چای بنێ لۆ یەگەگۆی گوتی ئەوزە ینی ناویناینم بەس گوناژ نەبی قسەی ئەوها دەکەم شعی بینێ گوتی وەڵا چوون یەکدیان دید بوو ئافرەتەکە ئێتوە خی گەورە ئاوڕی لێدایەوە دەرێسە دەرکە خەر لێ بیت مامۆستا ئەتوو هیچ نابینی ئەوش گوتی ناوەڵا چ نابینم وەڵا دەرێسە وەڵای مامۆستا بریا قیچەکەت دیت بە مامۆستاس دەرێ ئەو جۆگە قیچەکەم دیت بە پیشەش پشتم دۆسی بوو وەڵا ڕاست ئیشەکە تێکس گۆرە گوتمان کاکە گوت نابێ لێ گەڕێن ئیشەکە تێکس ئەوە یەکیان مامۆستایە گوتی ددانم تاخم بوو بە تەمەن بوو گوتی لە سەمینبەری گوتی باسی تەفرەقەم کرد تەفرەقەی بەینی موسڵمانان گوتی هاوارم کرد گوتم ئەوە چییە لە بەینی موسڵمانانە هەموو تەفرەقە گوتی لە تەفرەقەتەوە بێ سوبحان ڕاست تاقمەکەم بڕۆیت وەڵا گوتی سوبحان الله گوتی کەتێک پێش یەکە چوو کابرا گوتی یا ئەڵڵا گوتی ئەمنیش لە سەمینبەری وەی دەمگوت کورە بمدەوە بەسەرهاتێکی خۆش گوتی سوبحان الله گوتی لەو دەمی هەتا لۆیانی نامەوە زەمامۆستا گوتی جارشکە گوتی لە جێی دەستنێژم داناوە گوت ڕاست پشی لە بردی دەگو زۆر شتم بەسەر هاتیە ئەوە ئیدی یەک لەو شتانە شتێشکەش هەر ئەو مامۆستایە گوتی مام سەیدەکە بوو دوکانی هەبوو دوکان لە گوتی دەهاتە نوێژیش بەردەوام
گوتی دوکانشتا بۆ ساڵۆنەچی گوتی هاتم مزگەوتێ گوتی ئەم عەرەساز ناوی ناینم گوتی لە غوتبەی گوتم هەیە سەیدا دوکانی دایتە ساڵۆنی لە پێشەوەش نەبی نێژی ناکە خۆن کە ناوت ناینم عالەمەم تەماشام سەیدیان دەکرد جێژنی قوربانەوەی تەکبیری جێژنی مامۆستا لای باز ناکەی بەڵێ مامۆستا کاکەلاو گوتی مەزموعەک برام خڕ کردەوە مامۆستا گوتی جێژن و جێژنی قوربان بەڵێ گوتی تەکبیرەمان لێ دەدا بەڵێ باسی برین جێژن ئەوەی سوورەتی ڕەحمان بەس تیلاوی عێراقی مامۆستا گوتی باسی گوتی برین قورئانم دەخین فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر قلت خلقك ديقو مجموعة قنزق بون قلت يكشش هات ناو مزقوتي زور تواو نبو درونيا ديار عقلي تواو نبوه قلت يك علاقة سكوليتي بيبو قلت سبحان الله قلت هات يكم كز قلت دا أو نفراني تكبيري لهم الليدن برين قلت سكوليتي توزيع كردو قلت روي لما مزقوتي توزيع كرت قلت يزعي بيانا بلا تكبيري قلت أبزار قلت من قرآن مخين قلت قرآن مخين دو قلت تكبيرم تسليمي وانكر قلت أوان سكوليتي عند أخوار قلت دا الله أكبر الله قلت راس قلت راس إيشك اللي تقدان راس بو قلت هم سكوليتي على داي قلت مكركاك لو دم سكوليتي لو توزع كرت بام هزار رحمة الله بي ما مصاهد يقول يكشي أو نربينا وعفرة شيء في قوم بي أو بي لا يكبو بس داشي مابو فرجعت تسكي مابو أو برين داشي دجيا أنا قلتم بابا ودفيش التلفون جدودا قلتم تلفون جدودا كم زين ستري جواب سلبي تلفونكم والله تلفونكم دلينا السلام عليكم قلت عليكم السلام قلت برام والله أول لو ذاك سشيلتنا لو باب تصدري قلت والله كاك سليم لقو باب زور بيخوشة أنا قلت ها لقى بام سيسا قلت إيه باشا دام باب هزار رحمة الله بي هاي قلت ألو كرة تسدري بابا بام سري ايش هاي اسمنا كرديا يا ربي الله يقولها بركة ذلك کاک سەلیم هەرچەندە لە کۆتایی بەرنامەکەش نزیک بووینەوە بەڵام ئەگەر قسەیەکی تریشی خۆشمان بۆ بکەی باش دەبێت یا ربی سەلامەت بی وڵایەزە لە خزمەتین مناسبە بوو کاک عوسمان مناسبەکەی کاک فەرمان یەکێک لە کەنزی یازەکەی و ناوی ئیبراهیم بوو وشی زەمە ئەمەش چەند کەسەش کە بوون برایش خۆشی لەگەرەمە برین شتەکانی دەبوو ئەوە دەفەمان لە دەستی بوو شتەکانمان دەبوو لە کەنزی یازەکەی بووشی ئەمن دەمگۆ سەوتی کەم دەکرد وشی برایەکەی دەیگۆ سەوتی دەدایێت برایەکە های دەکرد ئەویش ڕاز سەوتی دەدایێت سەوتی زۆر بوو ئەمش بە هەموو قووەتی خۆم دەبوو سەوتی کەم دەکرد ئێکو پێ بێم وان نافسووری دیما وەڵا ڕاز گوتم لەناو مولدەکەی خەڵک نەزانی ئەویش ڕاز یعنی بە قسەی کردی چا بووە؟ ئەو تێدەگات داخۆ کۆپڵەکە لە شعرەکەیەوە ڕاز پێکم هینا ئێکو پێ برێم ڕاست کار بووم گوتم ئیبراهیم سەوتی دایێ مامۆستایە گوتی لە خودبەی با من خودبەم دەدا گوتی یەکەچیش دیارە منداڵەش لەگە خۆی نابوو منداڵەکەی زۆر تەواو نەبووە ئەزور بۆ قسەی دەکرد گوتی لە تەنیشتە خۆی دانابوو گوتی ئەمنیش دەمگۆ گوتی ناغوت بێ گوت دەمگۆ ئەی ئەوەی نویان برن دەکەی برندان نوی دەکەی گوتی منداڵەکە ئەو عەفارەیە جێم لێ بدەبە ناوە دەبە ئەو عەفارەیە ئەو مەبەستی خوای گەورە بوو دەگۆ ئەی ئەو کەسەی ئەی ئەو کەسەی کە نویان برن دەکەی برندان نوی دەکەی گوتی منداڵەکە دەیگۆ ئەو عەفارەیە نازانن ئەو عەفارەیە نازانن
فەکری ئەو هاتێگەیشت ئەوە یەکەچیان